لە یەکەم دەواازەی گەری عەلیبەگ لەسەر زستی یەکەم لە سێدارەیدا. وەکو شارەزایەکی مێژوو ئەگەر بۆمان باس بکەی گەلی عەلیبەگ ناوەکەی لە چیەوە سەرچاوی گرتووە؟ گەلی عەلیبەگ یان ناوی گەلی عەلیبەگ لە چاتە بڕوا بکەی ناوی گەری عەلیبەگ چیرۆکی لە پشتە یان ڕووداوێکی لە پشتە. لە ساڵی هەشسەدەکان میری ئامێدی دیار بوو دوو کوڕی بەدەستی عەلیبەجی داسنی عەلیبەج داسنی کە هێزدی بۆ کوژرا بوون. ئەوجا میری ئامێدی شکایەتی خۆی ناکەن پاشای گەورە. پاشای گەورە ئەو کاتە میرنشینی سۆران بوو بە دەسەڵات بوو. پێی گۆ پاشام دوو کوڕم کوژراینە بەدەستی عەلیبەجی داسنیات چ عیلاجم لۆ ئەەکەی. ئەوش پێی گوت و میر بگەڕێەوە ئەم پشت هەفت ڕۆژە وەڵامت ئەدەمەوە. دیار بوو پاشای گەور لەشکرشی پێکەینە بە سەرپشتی ئەو سەر لەشکرانی کە هەی بوو ئەبێ حەفت گوندی ئێزدیانان گرت کەس ئاگای لە کەس نەبوو لە گەڕانەوە بمیر عەلیبەجی داسنیان بە ئەسیری هینا ڕوانزێ کە هینان ڕوانزێ پاشای گەورە هەندێک تەکلیفی لێکردن کە بێتە بن دەسڵاتی و لۆی جێبەجێکە دەرێ جێبەجێ نەکرد. آخری پاشای گەورە پێگو ئەمن لە سێدارەتە دەمگوت مشکلە نیە لە سێدارمدا بەڵام ئەم تەنازوت لۆ ناکەم. لە یەکەم دەواازەی گەری عەلیبەگ لەسەر زستی یەکەم لە سێدارەیدا. هەتا ئێستاش بەو گەلیە دەرێن گەری عەلیبەگ عەلیبەجی داسنی. ئەجێ پشتی سێ ڕۆژن ئەبێداچی عەلیبەجی داسنی ناوی محد بوو هاتە لای پاشای گەورە بێداچی پاشای گەورەی دێت بخۆی ناوی بوکشا زەمان بوو بەڵام پێیان دەگو عەمبەر خاتوون. ئەبێ لە دانشتەکەی بە شەعر پێی گوتنی بە لاواننەوە. گوتی عەمبەرێ عەمبەر خانێ لۆم وەرە گەڕیا دیلانێ تو حکمێ مەلەکێ تاوس منزڵی عەلیبەجی داسنی کانێ. بێداشی پاشای گەورەش جوابی داوە. گوتی محتێ محتە خانێ لۆم وەرە گەڕیا دیلانێ ئەوە سێ ڕۆژە عەلیبەجیان نارتێ ئێزدی خانێ. سێ ڕۆژیانی سێ ڕۆژە عەدامیان کردە سێدارەیاندایە. ئەوجا هەتا ئێستاشانی ئەو چێڕۆکە بەردەوامە بە گەری عەلیبەگ. گەری عەلیبەگش قسەی جیاواز ئاڕایی جیاواز دەکرێت ئەو دەرێ ئەو ناوە لەوەی هاتیە بەڵام ئەوە ڕاستیەکەیە کە من باسەکەم پشتم بە سەرچاو مێژوەکان بەستیا لە فۆلکلۆر کتابێک هەیە تقریبا تەمەنی 50 ساڵ پێش ئێستا بۆ لیرەیەک لە گەنجینێتەوەی کورد لە نووسنی ئەسعد عەدۆ لە ناو ناوڕۆکی ئەو کتابەی وەکو فۆلکلۆر باسی کوشتنی عەلیبەجی داسنی ئەکات.